بەناوی خۆی بەخشندەی مێرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە بەرهەمی هەنگوین دەکەین لە هەرێمی کوردستاندا. لە چەند ڕۆژی ڕابردوودا بە خۆشحاڵیەوە وەکو ساڵی ڕابردوو بەرهەمی خاوەن پرۆژەیەکی هەنگ لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و ئەوروپی لەسەر ئاستی 33 وڵاتی عەرەبی و ئەوروپی پلەی یەکەمی بەدەستهێنا بووە باشترین بەرهەمی هەنگوین بۆ ساڵی 2018 کە ئەمە بۆ خۆی شانازی و شەرەفێکی گەورەیە بۆ هەنگەوانانی کوردستان و بەرهەمی هەنگوین لە هەرێمی کوردستان کە ماوەی 2 ساڵی یەک لە دوای یەکە ئەم بەرهەمە دەبێتە باشترین بەرهەم لە ئاستی ئەو کۆنگرەی کە چەند ڕۆژی ڕابردوو لە وڵاتی لوبنان بەسترا بۆ هەنگەوانانی عەرەب و چەند وڵاتێکی ئەوروپی. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی باسوخواز بە ئامادەبوونی خاوەنی ئەو هەنگوینەی کە باشترین یان بۆنە پلەی یەکەمی بەدەستهێنا لە ئاستی کۆنگرەکە قسە لەسەر بەرهەمی هەنگوین دەکەین لە هەرێمی کوردستان. ئەو کێشە و گیرروگرفتانەی کە دێنە ڕێی بەخێوکردنی هەنگ مێژ هەنگوین یان بۆ نمونە ئەو کێشە و گیرروگرفتانی کە لە بەردەم هەنگوینێکی باشی هەرێمی کوردستاندان چین. ژینگەی کوردستان تا چەند لەبارە بۆ بەخێوکردن و برەودان بە بەرهەمی هەنگوین و بەخێوکردنی هەنگ لە هەرێمی کوردستان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد مەحموود ناسراو بە محەممەدی هەنگوینم کردو کە خاوەنی پرۆژەی هەنگەم کا حاجی زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ جنابتان، سپاس بۆ کەناڵەکەشتان کە ڕوونکردنەوە لەسەر باس و خواستە گەرمەکان ئەدەن. زۆر سپاس زۆر بەخێر بێن بەناوی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانیشەوە دەستخۆشی و کۆڵە پیرۆزباییتان لێکەین بۆ ئەوەی کە هەنگوینەکەی جەنابتان بووە باشترین و کۆڵە پلەی یەکەمی بەدەستهێنا لە ئاستی کۆنگرەی لوبنان بۆ هەنگەوانانی عەرەب. سپاس بۆ جەنابتان و بۆ هەموو بینەرانی بەڕێزیش. پێم خۆشە باسێک لەو کۆنگرەیەمان بۆ بکەن. ئێوە وەکو چی بەشدار بوون، لەکوێ گیرا کۆنگرەکە چەندەمین کۆنگرە بوو؟ ئەم کۆنگرەیە کاکە ڕاضیان کۆنگرەی 11 هەنگەوانانی عەرەب لەگەڵ کۆنگرەی 10 دەریای سپی ناوەڕاست. ئەمە دوو کۆنگرەیە ئەوان بە مشتەرەک ئەیبەستن. ئیمساڵ کۆنگرەکە لە لوبنان بەسترا. کۆنگرەی هەنگەوانانی دەریای سپی ناوەڕاست بریتیە لە فەڕەنسا و ئیتالیا و تورکیا و کۆمەڵی ئەوانەی کە ئەکەونە سەر حافەی دەریای ناوەڕاست، دەریای سپی ناوەڕاست. ئەم کۆنگرەیە ساڵانە ئەبەسترێ، هەموو ساڵێک کۆنگرەیەک ئەبەسترێ لە یەکێ لە وڵاتەکان، هیچ دووبارەبوونەوەی تیان نییە، هەر ساڵی لە وڵاتێک ئەبەسترێ. پار لە میسر بەسترا، پێرار لە سووریا بەسترا. ئێمە ئەندامی تۆڕی هەنگەوانانی کوردستانین. تۆڕی هەنگەوانانی کوردستان بەشداری ئەم کۆنگرەیە ئەکات، هەموو ساڵێ بەشداری ئەکا. ئێمە داوەت ئەکرین بۆ ناو کۆنگرە و بەشداریەکەین، ئێمەش بە داوەت نامەکە ئەچین و کوردستان بەشداریەکەنیا لەگەڵ عێراقا بۆ نمونە. نەخێر ئێمە سەربەخۆ بەشداریەکەین، لەگەڵ عێراقا بەشداری ناکەین. تەنانەت هەر چوونیشمان جیاوازە، لەوێش تیمی خۆمان جیاوازە، عێراق بەجیایە و ئێمەش بەجیاین. بەڵام هەر بە عێراق ناسراوین، بەڵام بەجیایە. کوردستان ئیقلیمێکی سەربەخۆی و بەجیاچین. ئێمە دیاریکردنی ئەو وڵاتی کە کۆنگرەکەی تێدا ئەنجام دەدرێت لەسەر چ پێوەرێکە بۆچی ئەم ساڵ لوبنان بووە، پار میسر بووە، ساڵی ڕابردووتر سووریا بووە؟ ئەوە طبعاً دەستەیەک هەیە، دەستەی ئیتیحاد نحالین العرب، یەکێتی هەنگەوانانی عەرەب هەمووی دەستەیەکی سەرکردایەتی هەیە. ئەم دەستەیە بڕیاری لەسەردا ئیمساڵ لەکوێ بێ، ساڵێکی تر لەکوێ بێ، لەسەر تەڵەبی خاوەن وڵاتەکەش. بۆ نمونە ئێمە طبعاً لە عێراقش بەسرا ئەم کۆنگرەیە، ئێمەش وەکو کوردستان داوامان کردیان کاکە ئێوە شەر عێراقن، ئێوە بەسراوە لێ بابگەڕێنەوە بەسەرا دەورەیە بکەین بە دەوڵەتە عەرەبیەکانە ئەنجا گەڕێنەوە سەر کوردستان. بەڵام ئێمە داوامان کردمە ئێمە هەرێمێکی سەربەخۆین، ئێمە لەگەڵ کوردستان جیاوازن، هەرێمێکین، هیچمان بەسەر لەگەڵ عێراق جیاوازین، هیچمان نییە بەسەر عێراقەوە. یعنی هەموو شتەکانمان جیاوازە، تەنانەت پەرلەمانمان جیاوازە، حکوومەتمان جیاوازە، ناکری ئێمە حسابی عێراقمان بۆ بکەن. اینجا طبعا ئێمە لە هەموو کۆنگرەکان بەشدارە بین. ئێمەش قسەمان هەیە لە کۆنگرەکانە، لە دەستەی سەرکردایەتی هەنگەوانانی عەرەبیشە هەر قسەمان هەیە. لەبەرەوە ئیلحاحمان کرد و بۆ ساڵێکی تر کە ساڵی 2019 لە کوردستان ئینشاڵڵا کۆنگرە بەستی. ئینشاڵڵا. گرنگی بەستنی کۆنگرە لە وڵاتە چه سوود و وەکۆ لە گرنگیەکی بۆ وڵاتەیە کاتەکەمە
پێمان وایە لە 2019 کۆنگرەی هەنگاوانانی عەرەب و دەریای ناوەڕاست دێتە هەولێر چ گرنگی و ئەهمیەت و بایەخێکی بۆ کورد و بۆ هەنگاوانانی کوردەیە؟ بەڵێ گرنگیەکی زۆری هەیە هەم لە ڕووی اقتصادیەوە هەم لە ڕووی ناوبانگ و شۆرەتی وڵاتەکەەوە و هەم ئێمە خاوەنی باشترین هەنگوینین. هەتا ئێستا ئێمە 5 جار هەنگوین یەکەمی هەنگوینی ئەو وڵاتانە بەدەستمان هێناوە. یعنی حەقمانە خەڵک بێ وڵاتەکەمان ببینێ، ژینگەی وڵاتەکەمان ببینێ، شاخوداخی وڵاتەکەمان ببینێ. تەنانەت ئەو گوڵانەی کە هەنگوینەکەی لێ دەرەکرێت لە وڵاتی ئێمە جیاوازە لە وڵاتانی تر. لەبەرەوە هەم ئەهەمیەتێکی اقتصادی هەیە، هەم ئەهەمیەتێکی سیاحی هەیە. یعنی ئەو خەڵکی کە دێت ئێرە جارێک ئەی بینێ ڕەنگە بۆ خۆی کۆمەڵی خەڵکی تر ئەنجارە لەگەڵ خۆیان بێنێ یا بە گروپ بێنەوە کوردستان و بۆ سیاحەت بگەڕێنەوە لە ناو کوردستان. یعنی ئەهەمیەتێکی هەم اقتصادی هەیە و هەم ئەهەمیەتێکی شۆرەت و ناو بڵێن ناسینی وڵاتەکەی هەیە لە ناو وڵاتان. چەند وڵات یا چەند لایەن بەشدار بوون لە کۆنگرەکەدا؟ 33 وڵاتی عەرەب و دەریای سپیناوەڕاست بەشداری کۆنگرەکەیان کردووە. هی بەرهەمی هەنگوین کوردستان وەکوڵێ لە هی هەرەمویان باشتر و لە پێشتر بوو؟ بە دڵنیاییەوە تەمان 5 هەنگوین هەڵبژێردرا. بەڵێ ئەم 5 هەنگوینە دوانیان هی کوردستان بوو. سیانەکەی تریت بە یەکیان هی فەلەستین بوو، یەکیان هی جەزائیر بوو، ئەو کە تیران وڵی لەبیرم نەماوە چی بوو. بەڵام دوو هەنگوینیان هی کوردستان بوو کە دەرەجەی ئەفضەل هەنگوینی هێنا، یعنی باشترین هەنگوین. لەنێو ئەم 5دا دیاریتر نەکرا بوونە کامیان یەکەم بێ؟ ئەم 5 تەمان بۆ ئەو هەڵ نەبژێرا یەکەم و دووەم و سێم دیاری کرێ. ئەم 5 لە هەنگوینی شانە، لە هەنگوینی پاڵەفتە، لە هەنگوینی بەستوو کە لە وڵاتی ئێماڵن ئەم هەنگوینە بەستوێتی زبر بۆتەوە، ئەڵێن ئەم هەنگوینە خراپەی ترەوە لە شەکرە. کاکەوانیە ئەو هەنگوینەی کە بەستوێتی مەدالیای ئاڵتونی لەسەر وەرگیرە. ئەوە شتێکی طەبیعیە، یعنی ئەو بەستن و تەبەلورکردنە ئەو بڵێن زبربوونە زۆر شتێکی طەبیعیە. بەس لە وڵاتی ئێمە یعنی بڵێ نەزانراوە تا ئێستا یا خەڵک ڕۆشنبیری نییە سەبارەت بەوە. کورد ساڵی ڕابردوو کە عوسمانی هەنگاوان ئاماژەی بەوە کردکەوە لەبەرەوەی کە لە کووردا ئەو تێگەشتنە هەبووە کە هەنگوینی بەستووە کۆلە جۆرێکی خراپە و شەکری تێکەڵە کورد تا ئێستا وەکڵێ تعامل و بەرخوردی لەگەڵ ئەم جۆرە هەنگوینان نەبووە و پێم وابێ ساڵی ڕابردوو ئیمارات جوتیارێکی ئیماراتی پلەی یەکەمی بەدەستهێنا لە هەنگوینی بەستوودا. ئەم ساڵ ئێوە تا چەند توانیتان؟ ئەم ساڵیش کاکە ڕێاز ئێمە تەمان زەریبەی ئەوەشمان داوە لەبەرەوەی ئێمە لەو هەنگوینەمان نەبردەوە بە فەحەس. یعنی ئێمە وەکو هەنگاوانانی قسەی خەڵک تاسیری تێ کردوین کە خەڵگەڵن ئەوە خراپە و خراپە، تەنانەت ئەوەشمان نەبردووە. ئەو هەنگوینە بەستۆشمان ببردایە بە فەحەس دڵنیام هەنگوینی کوردستان لەوە شایەکەمی بەدەستێنە. بەڵام ئەو هەنگوینە بەستووە هیچ تەسیرێکی نییە، ئەوە شتێکی زۆر طەبیعیە لە هەموو دنیا. هەنگوین بابزانی هەموو هەنگوینێک ئەی بەستێ بەو شێوەی لێدێت. هەیە لە ماوەی مانگی کاوای لێدێت، هەیە لە ماوەی تەمان لە دوای ئینتاج، هەیە لە ماوەی 6 مانگ ئاوای لێ، هەیە لە ماوەی ساڵێک ئاوای لێ، هەیە لە ماوەی 2 ساڵ ئاوای لێ. یعنی بەتەدریج هەندێک هەنگوین هەیە مەوادەکانی کە لی دەرێنن، ئەو مەزدەرەی کە هەنگوینەکەی لێ دەرێنن درەنگتر ئەی وەکو ئەوە زبرە بێتەوە، هەیە زووتر زبرە بێتەوە. ئەینا هەنگوین نییە لە دنیا بۆ شێوەی لێ نێت، بەڵام کاتەکەیەتی کابرا کیلۆی هەنگوینە کڕێ ئەمێنێتەوە لای ساڵ ئەمێنێتەوە کاکەوای لێ چون وای لێ نایە. زۆر طەبیعیە. ئەم تێگەشتن لە چێوە سەری هەڵداوە کە پێی وایە هەنگوینی بەست و شەکری تێکەڵە و تێگەشتنێکی نازانم هەر وەک بڵێ هەر ناوخۆیی و قسەی خەڵکەینا شتێک نییە کە علمی نییە، ئەوە شتێکی ناوخۆییە، ئەوە قسەی خەڵکە تەنها. زۆر باشە. کاک محەممەد، ژینگەی ئەو وڵاتەی کە هەنگوینەکەی تێدا بەرهەم هێنراوە کاریگەری هەیە لەسەر دیاریکردنی باشترین جۆری هەنگوینەکەیان شارەزایی هەنگەوان و خاوەن پرۆژەکانە. بۆ نمونە ئەگەر هەنگەوانێکی کورد وەکو بۆ من جەنابەت کە ئەمساڵ پلەی یەکەمی بەدەستێن لە وڵاتێکی دیکە هەمان ئەم ماندوو بوون و بایەخدانەی جەنابەت بە هەنگەکانت ئەتوانی هەمان بەرهەمان بۆ بەدەستبێنی تۆ یان ژینگەی کوردستان زیاتر لەبارە؟ هەردوو عواملەکە تەسیریان هەیە، هەم ژینگەی وڵاتەکە و هەم کاری هەنگاوانەکە، هەم کاری مەسەڵەن ئیشەکە. ژینگەی وڵاتەکە تەسیراتی لەسەر کۆمەڵە شت هەیە. یەکەم ئەو مەزدەرانەی کە هەنگوینی لێ دەرێت، ئەو گوڵانەی کە هەنگوینی لێ دەرێت تەڵەن گوڵ زۆرە. ئێستا بۆ نمونە هەر لە وڵاتی خۆمانە شارە زۆر جۆرە گوڵێکی تایە، شار باژێر جۆرە گوڵێکی ترە، قەراق جۆرە گوڵێکی ترە. یعنی هەموو وەکو یەک نین ئەو مەزدەرانی کە هەنگوینیان لێ دەرێت. ئێستا بۆ نمونە ئێمە هەنگوینی من هەنگوینی شارباژێڕم دەرەجەیەک دەرچۆ، من هەنگوینی تریشم هەیە
بەڵام ئەوەی شارباژێڕمان هەنگوینێکی ئەفزەڵ هەنگوین دەرچوو، یعنی باشترین هەنگوین. بەڵام ژینگەی وڵاتەکە تەسیری زۆرە. ئێستا بۆ نمونە من لە شوێنێکی لە جنوبە ساڵانەیان هەنگوین هین لە ئێماکردن، هەنگ لە ئێماکردن هەر لێ ئەفەوتی و دوای ساڵی داهێندا هیچیان نەماوە، دێن دیسان و هەنگی ترمان لێکردنەوە. یعنی ژینگەکە زۆر تەسیری هەیە و هەنگەوانەکەش تەسیری هەیە. هەنگەوانەکەش بۆ خۆی تەڵەن فەحسەکان کە ئەکرێیەکی لە فەحسەکان ئەوەیە بزانێت تا چەند ئاسەواری دەرمان ئەو دەرمانەی کە دراوە بە هەنگەکە تا چەند ئاسەواری هەیە لەسەر هەنگوینەکە. چکە دەرمانی وا هەیە کیمیاییە، دەرمانی واش هەیە طەبیعیە. ئەگەر طەبیعیەکان بەکاربێنێ ئاسەواری لەسەر هەنگوینەکە نابێت. بۆ نمونە سەلەم جارەکە فەحسیان کرد، فەحسی هەنگوینەکانیان کرد، تقریبا زیاتر لە 200 عینە هەنگوینیان وەرگرتووە بۆی فەحسی بکەن. لە کۆتاییە وتیان هەندێک هەنگوین هەیە ئێمە ناوی ساحێبەکەی ناهێنین بۆی کە نەناسرێ، بەڵام دوای خۆمان پیان ئەڵێن ئەو هەنگوینە تەسیراتی دەرمان لەسەری کردوێتی مادەیەکی سام. یعنی ئەوە نییە بڵێتەن دەستی هەنگەوانەکەی تیانە، ئەو هەنگەوانە جۆرە ماوادێکی کیمیایی بەکاری ناوە بۆ هەنگەکە کە هەنگوینەکەی گۆڕێەوە بۆ مادەیەکی سام لە باتی ئەوەی ئەو هەنگوینە خواردنی ئیسفادەت پێ بگەێنێ زەرەرت پێگەێنێ. لەبەرەوە هەردوو عواملەکە تەسیریان هەیە، هەم ژینگەکە و هەم ئیشەکە. ئەو هەوای چ شوێنێکی کوردستان بوون لەبارە یان بوونە باشترین جۆری هەنگوینمان پێدا یان بوونە هەنگ تێدا زۆر دەتوانێت گەشە بکە زۆر بەرهەم بدا جەنا بداماتت بە قەرەداغ، شارباژێر، شارەزور، هەورامان و شوێنی دیکەدا بوونە. ئایا هەنگ پێویستی بە بارودۆخێکی سارد و فێنگە یان زیاتر حەزی بە گەرما و گەرمیان هەیە؟ کاکە ڕازیان ئێمە هەنگەکانمان ئەوەی کە هەنگەڵانی زەخمی هەیە، ئەوەی کە مەسەن هەنگی زۆرە و ژیانی لەسەر ئەوەی و ژیانی چەند کرێکارێکشی لەسەرە، ئەوە تەنها لە یەک شوێنادای نانێ. یعنی بۆ نمونە هەنگ هەردوو مۆسیمەکەی پێویستە، هەم گەرمیانی پێویستە هەم کوێستانی پێویستە. لە زستانە گەرمیان زووتر بڵێن بەهاری دێت، لە هاوینیشە ئێرە فێنکترە، شارباژێر و منتەقە چیاکان فێنکترن بۆ بەرهەمێنانی هەنگوینەکە. لەبەرەوە هەردوو ژینگەکەی پێویستە، هەم گەرمیان و هەم کوێستانی پێویستە. ئاو هەوا و خاکی کوردستان هەمووی لەبارە بۆ بەخێوکردنی هەنگ، بەڵام بۆ ئینتاجی هەنگوین لەو مواسەفاتە عالەمیە کۆمەڵە شوێن هەیە کە بەکەڵکی ئەوە دێن. هەنگوینی کوردستان هەمووی چاکە، بەڵام لەو مواسەفاتە هەندێک دەرناچێت. مواسەفاتەکەش چییە؟ یعنی جاری وا هەیە مەسەن ڕتوبەتی خۆی ڕتوبەتی هەنگوین هەتا حەڤە لە سەتا حەڤەی ئاو بێ، ئەو هەنگوینە احتیادیە. زیاتریش تۆزە زیاتریش احتیادیە. بەسەوانەی ئێمە ئێستاوەی من لە سا 15.9 بوو. تا ڕێژەی ئاوی کەمتر بێ باشترە؟ کەمتر بێ باشترە. ئەوە تەڵەن هێنا هەتا حەڤە احتیادیە، لەسەر و حەڤەش و هەندێک هەر احتیادیە، بەڵام ئەگەر کەمتر بێ باشترە، ئەو هەنگوینە خەستر و جوانتر و بۆکار چییە ئەم هەنگە ڕێژەیەکی بەرزتری لە ئاو جێ کردوتەوە لە نێو هەنگوینەکەیدا؟ ئەو هەنگە طبعاً هەنگوینەکە ئەو هەنگە کە ئەیهێنێ لە گوڵەکە کاتە دەریەکە شیرەیەکی ڕوونە ئەیهێنێت، ئەیکاتە مەسەن هینێکی هەیە غودەیەکی عاسیلەی هەیە، ئەیکاتە ئەو غودەیە کە هەڵێمژێ بە خەرتومێک هەڵێمژەی کاتە ناو غودەکەەوە. ئەم غودەیەک و خەباتەی مەرکەزی ئەیسوڕێنێتەوە هەتا ئاگاتەوە ناوپورەکە، ئەیسوڕێنێتەوە ئەنزیمێ ڕژێ بەسەرا، ئەیسوڕێنێتەوە ئەنزیمێ ڕژێ بەسەرا هەتا ئەگاتەوە شوێنی خۆی، کە گەیشتە شوێنی خۆی کاتە 6 پاڵۆکانەوە خانەکان کاتە ناو خانانەوە 6 پاڵانەوە. کاتێک کردی ئەوێش هەر ڕوونە، بەڵام چیەکە ئەنجا باوەشێنێکە بە باڵەکانی باوەشێنێکە. ئەگەر لە هاوینە سیرت کردبێت چ بێت لە گیزەیە ئاواکە بەو باڵانەی باوەشێنەکەن بۆی تەبەخوری پێ بکەن، ئەو ئاوەی کە تیاتی دەریکەنە دەرەوە. تێگەشتی برا کاتی ئەوە دەرەکەنە دەرەوە گاتە ڕێژەی لە سەتا حەڤە تقریبەن خۆیان بخۆیان خۆی گەورە عەقڵێکی پێداون. ئەو ڕەب العالەمینە هیچ شتێ ئیهمال ناکە، هەمووی بەشی ئیداری خۆی عەقڵی پێدا، عەقڵێکی پێداون. گەیشتە لە سەتا حەڤە ئەنجا خەتمێکە سەرەکەی مۆرەکە سواقێدات و کۆتایی پێدە. ئیتر کە سواقیدا نە ئەو تەبەخورە ئەچێتە ناوەوە، نە ڕتوبەت ئەچێتە ناوە، نە ئاویشی لێ دەرەچێت، ڕتوبەتیشی لێ دەرەچێت، کەواتە لەو حەدامێنێتەوە لە سەتا حەڤە 16 حەڤە. بەڵام کاتێک کە نەگەشت بێتە ئەو حەدەی کە خەتمیکەن هەنگەوان ئەچێت دەریەکە، سێرەکەی ئەو نسبەتە ئاوە زیاترە لەوەی کە خوان ئەیانەوێ خەتمیکەن. کاتی دەرهێنانی هەنگوینەکە تەسیری زۆرە لەسەر ئەو ڕتوبەتە. بەڵێ زۆر باشە. کا حاجی بێگومان ئەگەر هەنگ
وەکوڵێ پشت بە سروشت ببەستێ پشت بە گوڵ و گوڵاڵی گوڵەکان ببەستێ وە شیلەی هەنگ زیاتر هەڵمژێ بۆ منە هەنگوینێکی ساغ و ئەفزەلمان دەزەکەوێ ئەو هۆکارانە چین ئەو خواردانە چین ئەو شتانەی تر چین کە بەرهەمی هەنگوینمان بۆ لە ١٠٠ەوە لە پلەیەکی باشەوە دائەبەزێنێ بۆ پلەکانی خواردن زۆر جایمە تەنها ئەڵێن شەکر پێدان بۆ منەیان بۆنە هەنگەکە خۆی بچێت لە شوێنەکە شەکر بێنێ تێکەڵیکە پلەی هەنگوینەکە لە باشیەوە ئەگۆڕێ بەرە و خراپتر و نزمتریەکاتەوە ئایا تەنها شەکر یاشتی دیکەشمان هەیە ناعوامل زۆرە شەکر ئەوە بخۆی شەکری تر هەر مەرفۆزە ئێمە کاتێک هەنگوینمان فەحس کردووە لەوێ بە کۆمەڵە فیلتەر ئاڕوا بە کۆمەڵە فەحس ئاڕوا فەحسی یەکەم مەسەڵەن ڕێژەی ئاوکەیەتی ڕێژەی ڕتوبەتە فەحسی دووهەم ئەو معادنەی کە تایەتی هەندێک گوڵ هەیە کۆمەڵ جۆرە معدنێکی تایە هەندێک گوڵش هەیە تیانە لە شوێنێکە هەیە لە منطقەیەکە هەیە معدنەکانی تایە لە گوڵەکانە لە هەندێک شوێنە تیانە تەمان ئەو گوڵی کە خوای گەورە دایناوە هەمووی دەرمانی لێ دەرێنن ئەوان لەوە دەرێنن یعنی ئەوەی کە گوڵەکە ئەگرێ بە دەرمان شیلەکەی ئەفزەڵترە بۆ دەرمان بۆیە خوای گەورە فەرمێ فیهی شیفاء للناس ئەو گوڵی کە تەمان هەنگوینەکەی لێ دەرێنن هەندێک گوڵ هەیە معادنی تایە ئەو معادنانە ئەبێ نسبەیەکی تەوازن بێن نەزیاد بێ نەکەم بێت کاتێککە فەحسەکرێ بۆ ئەفزەڵ هەنگین ئەوەیەکێ لە فیلتەرەکان فیلتەرێکی تر ژینگەکەی ئەو ژینگەی کە ئەو هەنگەی تیاژیاوە ئەگەر ژینگەکە پیس بێ ئەو هەنگە هەنگوینەکەی پاک نییە وەکو پێویست دا ئەفزەڵ هەنگین دەرناچێت دەرەجەیەک دەرناچێت بەڵێ خۆ هەنگوینەکە زەرەری نییە یعنی بۆ خواردن قازانجیشی هەیە بەڵام ئەو قازانجەی نییە کە لە ژینگەیەکی پاک هەنگەکە ئیشکات و کاتە ژینگەی پاکیش بۆ هەنگەکە بە دڵنیاییەوە ژینگەی پاک چۆن بۆ ئینسان دەوری هەیە بۆ هەنگەکەش دەوری هەیە خاڵێکی تر دەرمان تەسیراتی دەرمان لەسەر ئەو هەنگوینە چەندێ دەرمان دراوە بۆ هەنگە چەندێکی لێ دراوە تەسیراتی لەناو پورەکە ماوەتەوە ئەچێتە تێکەڵ بە هەنگوینەکە بێت تەلەوثێکە پیسێکە هەنگوینەکە پیسەکە ئەو نسبەتەش ڕەنگە تا نسبەتێکی مەحدود ڕێپێدراوە بێ بەڵام دوای ئەوە ڕێپێدراوە نییە ئیتر کەواتە کۆمەڵی عوامل هەیە تەسیری لەسەر دروستبوونی هەنگوین و ئەفزەلی هەنگوین هەیە ئێمە چۆن بەرهەمی هەنگوینمان و ژیانی مێژەنگەکان لەم عوامیل و نەخۆشی و گیر و گرفتانە بپارێزین واتە هەر بەرهەمی هەنگوینەکەمان بە لە سەتاسەتی و بە ڕێژەیەکی زۆر باش وەکوڵ لە ئەفزەلیەتە بێڵینەوە وڵات تەمان اختیارکردنی شوێنی هەنگەکان هەنگەڵانەکە لە کوێ شوێنی بۆ دانێت و لە کوێ بنیاتی ئەنەی ئەمەیەکێ لە اختیارەکانە دوم اختیارکردنی ئەو دەرمانانەی کە بەکارێنی بۆ هەنگەکان ئەبێ دەرمانێکی طبیعی ئێستا لە هەموو دنیا دەرمانە طبیعیەکان بەکارێنن دەرمان هەیە زەرەری هەیە زەرەری نییە یعنی تەنانەت ئەگەر بشخورێ سەمە هاوڕێکمان هەیە دەرمانەکەی هێنا بووە کاکە طبیعیەوتمان چۆن بزانین طبیعیەوتی من لێ خۆمەوە بۆ خۆی دەرمان خواردنەوەی دەرمان دۆزێ هینە ئەو لە بەرچاوی ئێمە لێ خواردەوەی کە بزانەوە مەوادی طبیعیە یەکێ لە هینەکان خاڵەکانەوەیە کە مەوادی طبیعی بدرێتێ بەو هەنگە خاڵێکی تر ئەوەیە کە ژینگەکەی پاک بێ ئەو ژینگەی کە تایە ئەژی ئەو هەنگەی تیاژێنی پاک بێ خاڵەتر ئەوەیە کە ئەو گوڵانەی کە مەسەڵەن گوڵی چاکن و ئیمڕۆ مەسەڵەن دەرمانیان لێ دەرئهێنرێت تەمان ئەو گوڵانش معروفن ئەوە بچیتە لای دکتۆری عەشاوەکان پێت دەڵێت چ گوڵە دەرمانی لێ دەرێ لەو مەنتیقەیە گوڵەکان هەبێ ئەوە شێکی کە لە اختیارەکان ئەو اختیارانە هەیە بۆ ئەوەی کە ژینگەیەکی پاک بێت و هەنگوینێکی پاکمان بات ئێمە چۆن هەنگوینێکی دەرەجە یەک هەنگوینێکی تەواو باش هەنگوینێکەوە وەکوڵێ بەو هەنگوینەی کە جەنابێت پلەی یەکەین بەدەستێنەوە چۆن ئێمە ئەم هەنگوینە بناسینەوە هیوایەمان هەیە دەڵێ هەنگوینەکە نەیبەستە هیوا هەیە دەڵێ ئەگەر ئاوا لە کەوچکێکەوە تا زەویەکە وەکوڵێ پچڕ نەبێت و دانەبڕێ لە یەکتر یەکە و نیشانەیە دەهێنێتەوە یەکێک دەڵێ بیکە لەسەر گۆشتی سوور گۆشتە سوورەکە وەکو خۆی بمێنێتەوە و شین هەڵنەگەڕێ هەر یەکە و نیشانەیەکی بۆ خۆی دانابام لە جەنابەت پرسم ئێمە چۆن بزانین ئەم هەنگوینە لە 100 باشە و پلەیەکە واللهی براکەم ئەم هەنگوینە تەنها مەگەر ئەو خواگیانە بۆ خۆی ئەو سیقەی کە دروستی کردووە لە بینی کەسانی ئیماندارە کە تۆ ئەڵەی خوا مڕاقیبە بەسەرمەوە ئەم ڕقابەیە نەبێت کە بتوانی ئەم هەنگوینە بە پاکی بیاڵیتەوە لە کوردستان ئاڵم نەک لە دنیا چکە لە کوردستانە هینێک نییە پێوەرێک نییە بۆ ئەوانە ئیلا مەگەڵ ئەو ڕقابە خواییە لەسەر ئەو ئینسانە بزانێم ئینسانە غەش ناکات هەنگوینێکی پاکە دەیاتێ ئەینا خۆی ئەبێ ئەوە مختبەت دیاری بکە ئەبێت دەوڵەتەکەی ئێمە بێنێت مختبەرێت دروست کات هەنگەوانان هەمووی هەنگوینی بۆ بەرن
ئەو مۆری لێبا کە ئەم هەنگوێنە چاکە یا ئەم هەنگوێنە ڕەفزە ئەو کاتا توانێت تۆ مەسەن خەڵک وەکو پێویستی قەی بە هەنگوێنەکە هەبێ بەڵام کاتێک کە ئەمە نییە مختبەر نییە هەر لە هەموو کوردستانە یعنی سێر ئەو هیمالێکە کە حکوومەتی هەرێمێکە لە هەموو کوردستانە یەک مختبەریتیانی هەنگوێنی پێفحاس کرێ نازانم ئێستا خەمی ئەومان لێ هاتۆ ئێمە کاتێک کە کۆنگرێنی نێرە بەچی هەنگوین فحسکەین باوەڕکە خەمی ئەومان لێ هاتۆ یعنی ئەگەر شتەکە تیجاریش وایە بکرایە ئەمان هێنا ئێمە کۆمەڵی هەنگاوان هینێکمان کۆ کردەوە هەنێ پارەمان کۆ کردەوە ئەمان جیهازەکەمانە کرد ئەمان هێنا بەڵام ساڵی داهاتوو بە نیازی چین ینی کاتێک کۆنگرێ دێتە هەولێرەوە وڵی جاری هێشتا لە مشاوەران هێشتا تازە هاتوینەتەوتمان بە هەفتەی سراحەتکەینەوە کاتە بەرنامێکی بەدانین یعنی ئێستا ئەگەر هەنگوینی ئەوێ بێتە ئێرە هەنگوینی ئەو وڵاتانە بێن مەڵعادەکە کە فەحسی هەنگوینەکەمان بۆ بکەن بەچی بیکەین ئەمە کێشەکەمانە ئێمە ئەم وڵاتە ئەبێ مختبەری هەبێ ئەبێ دایرەی وەزارەتی زەراعە مختبەرێکی هەبێ احتیادی هەر بۆ ینی هاوکاریکردنی فەلاحەکان بۆ هاوکاریکردنی هەنگەوانان ئەم هەنگوینەی بۆ بەری پێت بڵێم هەنگوینە چاکە یا خراپە ئەگەر تیجاری بێ لە لای من بێ لای کەسێکی تر بێ لای کەسێک ئەو سیقەیی نابێت کۆکو دەوڵەت هەیبێ ئەم جیهازە ئەم جیهازە بێت دەوڵەت هەیبێ بۆی سیقەی هەبێ لە ناو خەڵکە کە غەشی تیان نەکرێ ینی دەوڵەت غەش لە نابێ غەش لە نەکە و دەوڵەتە ئێمە دەوڵەت نابێ غەش لە خەڵک بکە بەڵام ئێستا ئەگەر ئەو مختبەرەش هەبێ بخوا باوەڕ ناکەم خەڵک سیقەی پێ هەبێ چکە وەکو باقی شتەکانی تر لە وڵاتی ئێمە هەر غەشی تیاکرێ لەبەرەوە وڵات ئەبێ هینی هەبێ مختبەرێکی هەبێ هەنگوینەکان فەحسکا بڵێ کاکە ئەم هەنگوینە دەرەجەیەکە ئەو هەنگوینە ئەوەنەی شەکرە تەبەن نسبەتەکان جیاوازن نسبەتی شەکرەکان شەکری کلۆکۆزە شەکری لاکتۆزە شەکری فرکتۆزە شەکری سوکەرۆزە هەموو شەکرەکانی تایە هەنگوین ئەم شەکران نابێت بە نسبەتی خۆی تایە بێ ئەبێ بۆ نسبەتی کە ستانداری جیهانیە بۆ نسبەتی تیاابێ ئەگەر وانە بێ کەواتە غەشی تاکراوە ئەم شەکرە زەهرەی کە خۆمانەی خۆین کە الحەمدلله من وازم لێناوە نایخۆم ئەم شەکرە لە 122 بۆ 30 لە هەنگوینە هەیە بەڵام شەکرێکی طبیعیە نەک ئەمەیە ئەم شەکرە کلۆکۆزەیە بەڵام شەکرە کلۆزە سپیەکە نییە کە ئێمەی خۆین ئەو شەکرە لە میوەکان دەرێکە طبیعیە تا ئەو نسبەتە لەوە زیاتر بێزەرەری هەیە لەوە زیاتر بێت لە هەنگوینیشە لەناو هەنگوینیشە لەوە زیاتر بێ بەڵێ لەوە زیاتر بێت تەسیری لەسەر هین هەیە نەخۆشیەکان هەیە کە حاجی جەناب دامەشت بەوە کرد کە ویژدان و ئیمانی ئەو مرۆڤە پێمان دەڵێ بەتایبەت لە کوردستانە کاتێکە ئێمە هیچ تاقیگەیەکمان نییە بەڵام مرۆڤەکان بە بۆن و تام و ڕنگ و تەجروبەی خۆیان ناتوانن بۆ منە تاقی بکەن و یان بۆ منە بیسەلمێن کە ئەم هەنگوینە ئەسڵیانە کاکە ڕیاز لە تامۆبوونیشە ئێمڕۆ خەشی تیاکرێ یعنی ئەوەندەی خەڵک لە باتی ئەوەی بگەڕێتەوە بۆ لای خوا بۆ ڕاستیەکان ئەگەڕێ بە دوای غەشەکانە تەلەبەیەکە بینی لە شتێکی ئەوە قۆپیەکە ئەوەندە مەشغوڵە بێ بەوە باوەڕ کە ئەتوانێت لە بەریکە مەشغوڵە بێ بە نووسینی ئەو قۆپیەوە کابراش ئەوەندەی کە مەسەن ئەگەڕێ بە دوای شتێکە کە تەزویری پێ بکە تامی هینی تێ بکات تامی هەنگوینی تێ بکات بۆنی هەنگوینی بداتێ ئەتوانێت ئینتاجەکەی چاکات یعنی ئیمڕۆ تام و بۆنیشە درێت بە هەنگوین تام و بۆنی پێدرێ کە تام و بۆنی پێدرا تۆ ناتوانانی ینی جایکیتەوە بۆ جا ناکرێتەوە کۆمەڵێ شتی عشاری هەیە کە مەسەن بۆ فەحسی هەنگوین بەڵام من بە قەناعەتی خۆم قەناعەتم بەیچیان نییە کە حاجی جەنابەت فەرمووت کە 5 کۆنگرەیە هەنگوینی کوردستان پلەی یەکەمی بەدەستهێناوە ئەمە 2 ساڵیشە یەک لە دوای یەک پلەی یەکەم بەدەست دێنێ بۆچی حکوومەتی ئێمە هەروەکو هەموو کردەکانی تر کردی پەروەردەیە کردی تەندروستیە کردی هەموو کردەکانی دیکە هێندە خەمساردنامەمالاتە بۆچی تا ئێستا وای نەکردووە کە ئەم سەربەرزیە بۆ خۆی بقۆزێتەوە لە ئاست وڵاتانی درا بە سەربەرزی و شانازیەوە باسی بکە بە جۆرێ لە جۆرەکان وا بکە کە هەنگوینی کوردستان بێتە شتێکی جیهانی وەکۆ لە ئێستادا خۆ بمانەوێ نەمانەوێ هەنگوین بۆتە تیجارەتێکی جیهانی و خەڵک شانازی پێوە دەکا و هەموو وڵاتێک بۆ نمونە گرنگیەکی زۆری هەیە لە بازرگانی ئەو وڵاتدا بۆچی حکوومەتی ئێمە هێندە کەم تەرخەمە لەم ئاستەدا بەڵێ یا ئێوە وەکو هەنگەوانان وەکو خاوەن پرۆژەکانی هەنگ تا چەند داواکاری و خواست و گلەی و ڕخنەی خۆتانتان گەیاندۆتە کاربەدەستانی حکوومەت و وەزارەتی کشت و کاڵ طبعا هەنگوینی ئێمە هەنگوینێکە لە بە قەناعەتی من لە هەموو دنیا ژینگەی ئاوا بۆ هەنگوین نییە یان کەمە یا زۆر کەمە بەڕاستی ئێمە کە بەجلی کوردیەوە لەوێ دەرەکەوین لە ناو کۆنگرا ئەڵێن یەکەمەکان هاتن یعنی ئەوە الحەمدلله ئەوەندەمان یەکەمی هێناوە ئەڵێن کاکەوە یەکەمەکان هاتن
ئەمە بۆ خۆی فەزلی خۆی گەورەیە بەسەرمانەوە و پاشان وڵاتەکەمان وڵاتێکی گونجاو و ملائمە بۆ بەخێوکردنی هەنگ و دروستبوونی هەنگوین. بەڵام حکوومەتی هەرێم بەڕاستی ئەبواە زۆر احتیمامی پێ بدایە، ینی زیاد لە حەدی خۆی، چونکە بەڕاستی لە هەر وڵاتێکە هەر شتێک بزانن کە لەو وڵاتە هەیە و لە غەیری وڵاتەکانە بەو شێوەیە نییە ئەو وڵاتە ئەچێ زیادی ئەکات و پەرەی پێدا بۆ ئەوی بتوانێت تەزدیری ئەو شتانە بکات. ئەو شتێک کە لە وڵاتەکە دروستە بێت تەزدیری بکات و مەسەڵەن ئیمکانێتێک بۆ وڵاتەکەی دروست بکە. بەڵام حکوومەتی هەرێم ئێستا ئەزانێ، یعنی لە فەڕەنسا لە ناو بڵێن لە جیهانە یەکەمیمان بەدەستێنە هەنگوینێکمان ساڵێک مەدالیای زێڕینمان وەرگرت. لە وڵاتە عەرەبیەکانە ئەوە چوارهەمین جارە کە ئیمتیاز بەدەستێنین، ئەفزەڵ هەنگوین بەدەستێنین، بڵێن هەنگوینی زۆر چاک بەدەستێنین، کەیتر ئەمە زۆر چاکن. ئەمانە باوەڕ بکە کاکە ئەگەر لە وڵاتێکی ترا بۆ یاسا ئەو کوردستانی بۆ کردی بە هەنگەڵان هەمووی وای لێ کرد. ئەگەر وڵاتێکی ئەوە با احتیمامی بە پیشەکە بدایە، احتیمامی پێ بدایە، ئەیتوانی مەسەڵەن ئەو وڵاتەی و هەموو بۆ بکا بە هەنگەڵان و ساڵانە ئینتاجێکی زۆری هەنگوین دەرچێ. ئێستا ئەمە ئینتاجی هەنگوینی خۆمان بەشی خۆمان ناکە. یعنی ئەگەر بەشی ئەبێ لە ئێران و لە تورکیا و لە کۆرەکەوە لە رووسیا هەنگوینی شەکرمان بەدێنن کە هیچ کوالەتی کۆنتترۆلێکیش نییە کە نەبینیوە نەنا بینیوێت یاوانش بەغێر مباشر ئینەکەن شەکرەکەی بۆ دانێن هەنگەکە هەڵێگرێت و گۆڕانکارێکی بەسایانی کاتە ناو هەنگینەکەەوە. بەڵام ئەو نسبەتی شەکری کلۆکۆزە هەر ئەمێنێتەوە تایە کە زەرری بۆ جسمی ئینسان هەیە. لەبەرەوە ئێمە هەنگوینی خۆمان بەشی خۆمان ناکات لە وڵاتان و هەنگوینمان بۆ یەکش خراپە. کارەکانی هەنگ هەروەکو بەرچاوڕنی بۆ جەناب تو بینەران دەڵێ لە تاران کارگەیەکی دروستکردنی هەنگوینم بینیوە ڕۆژی 300 تەن شەکر دەکات بە هەنگوینە بێ ئەوەی مێژەنگی بینی. ڕاستە ئەوەش جان بەسمەوەیە ئێمە لەوەچە کوشتەی دەستی ئەم بەرهەمە دەرەکیانەی ئێران و تورکیا وڵاتانی ترین کە ئەمانە جگە لە نەخۆشی و ماڵوێرانی هیچ شتێکی دیکە بۆ ئێمە نایەنن. کاکە ڕێز ئەوەش زۆر هینە، ینی بۆ نمونە ئەو هەنگوینە شەکرێنن خەڵک باوەڕی پێکا کە هەنگوینە هەنگین کیلۆیان بە 5,000 باوەڕ کە من کیلۆی 10,000 زیاتر لەسەر خۆمەکەوێ 15 لەوانەیە بکەوێ. بەڕاستی ئەو هاتوو نرخ دیاری نەکرا بۆونە باشترین هەنگوین سعری چەند نرخ هەر دیاری ناکرێت لە هیچ کاتێکا لە هیچ کۆنگرێکە نرخ بەدەستی ئەو وڵاتەیە و بەدەستی ئەو شوێنێ و لەسەر هینە ڕەغبەتە. ئەگەر تەڵەبی زۆر بێت و شتەکە کەم بێ سعری باشترەکە، ئەگەر تەڵەب زۆر بێت و شتەکە تەڵەب کەم بێت و شتەکە زۆر بێت سعرەکە دابەزێ. زۆر باشە. زۆر جار لە نێو جۆری گیاندارەکانە چەند جۆرێکمانەیە، ئەمە ئوسترالیە، ئەمە فەڕەنسی، ئەمە عەرەبیە بۆ زۆر جار لە نێو هەنگدا چەند جۆرمان هەیە بۆ نەهی وڵاتەکان. وە باز لەوە دەکرێت کە ئێمە لە ڕابردوودا هەنگی کوردیش هەبووە، هەتا هەنگێکی زۆر عەجوول و ئەوە بۆ ئازار دەربووە. ئێستا باز لەوە نەمانی ڕەچەڵک و جۆری ئەم هەنگە دەکرێت. کورد تا چەند خۆی خاوەنی هەنگە و چەند جۆر هەنگمانەیە؟ طبعا هەموو هەنگ جۆری زۆرە. هەنگ هەیە مەسەن لە ئیتالیاوە ئیسیرادمان کردو هێناومانە، هەم مەلیکە ئیسیراد دەکەین بەخۆی تر ئەوانەی تر هەموو بەچکەی مەلیکەن، هەمووی شازادەیە ئەو هەنگانەی تر. لە ئیتالیاوە بۆمان دێت، لە یوغۆسلافیاوە بۆمان دێت کە بووکەخان خەڵکی ئیتالیایە. بەڵێ بەڵێ جا کە دێتە ئێرە ئەو مەلیکەیە نا لە غەیری ئەو لە دوای ئەوە ئەبێتە هەجین، چکە ئەو مەلیکەیە لەگەڵ نێرەی ئێراجتە بێ هەجین دروستە بێ. ئەو هەجینیەکەش باشەکە هێنن لە دوای ئەوە هەجینەکان ئەگەر بوو بە هەجینی دوو سێ و ئەوانە ئەوە بخۆی تر گۆڕانکاری تیاکرێت و ڕەنگە نەتوانێت وەکو پێویست ئینتاجی هەنگین بە ئەوان تەڵەن خۆتەزانی هینەکەن هێنن لێکیانەدەن باشترین مەلیکە دروستەکەن. ئەوە ناتوانرێت هەر ڕاستەخۆ کوورەیەکی هەنگ وەکوڵێ هەموو شارەکە لە ئیتالیا و لە وڵاتی دیکەوە بهێنرێت بەس مەلیکەکە بێنە کوورێک هێناوەتەوە. ئەخمە بەسمێ دوایی جەناب باسیەوەکەی کە ئەبێ بە هەجین و پاشتر وردە وردە ئاخر هەر ئەوەش بێنی کە ئەو مەلیکەیەکی دەرکرد هەنگی ئەو پورێنیە لەگەڵی ئاڕۆ نێرەی ئەو پورێنیە ڕۆل لەگەڵی ئاڕۆ بە تەڵقیح. نێرەکان منتقەیەکیان هەیە، هەموو نێرەکان کۆبنەوە وەکو چاخانەکانی بەردەرکی سەراکە گەنجەکان هەموو کۆبنەوە لێ نێرەکان لێ کۆبنەوە. کاتێ مەلیکەی ئەچێ بە تەڵقیح ئەڕۆ فڕێ لێدا بە دەوریانە ئەڵە شوێنم کەون هەمووی شوێنەکەیە. ئیتر ئەم نێرەیە لە کوانپورەیە مشکلە نییە، ئەو خۆ نێرەی پورەکەی خۆی نابە بڵێ ئەمە لەگەڵ ئەمە من تەزاوجەکەم. لەبەر ئەوە هەر هەنگێ بێنی دوای خۆی بێتە هەجین.
خۆمان تا چەند خاوەنی هەنگی کوردین بۆ منە ئایا لە ڕابردوودا شتێکە بۆ بە ناوی کوردی ئێستا تقریبان وەک بڵێ خەریکە لە پوکانەوەیە نامێنێ لای هەندێک هەنگاوانی شێ ئێستا من خۆم لامە جیاوازی ئەم مێژەنگە لەگەڵ مێژەنگی ترا لە چیایە؟ جیاوازەکەی ئەوەیە ئێمە کاتی خۆی پێمانەوە تو بزن و مەڕ دوو جۆرمان هەبوو ئەو هەنگە کوردیە هەنگە بزنەکە زۆر هار بوو ڕەشەکە هەنگە مەڕەکە هێواشتر بوو بەڵام بەڵێ ئینتاجی هەنگوین تەوان ساڵان لەگەڵ ئەم ساڵا ئێستا فەرقی هەیە ساڵان ئینتاجی هەنگوین زۆر باش بوو لەبەرەوەی هەم هەنگکەم بوو و هەم دەرمانی قڕکەر نەبوو بۆ هەنگ سروشتیش زیاتر ڕازاوتر بوو هەموو منتەقەکان ئاودار بوون لەبەرەوە ساڵان ئینتاجی باش بوو ئێستا ئەو هەنگە کوردیە ئینتاجی زۆر کەمە ئێستا من حالیان هەمە هەنگم هەیە کە تقریبان وا 16 ساڵە لامە هەر لەو هەنگە کوردیە و هەرماویشەتەوە بەڵام ئینتاجەکەی ئەوەندە نییە بۆچی هۆکار چییە کە وەکو جەناب دەفەرمووی هەنگی کوردی لە پوکانەوە و نەماندایە چ ڕێگریەک بکرێ یان بەونە چ هەوڵێک بدرێ بۆ ئەوەی کە مێژ هەنگی کوردی لە پوکانەوە و لە تیاچوون و لە فەوتان بپارێزین طبعا خەڵک بە دوای مەسلحەتە ئاگەڕێکاکە مەسلحەتی ئەو لەوایە هەنگێکی ئیتالی هێنێ مەسەن لەوانەیە ساڵانە 15 کیلۆ تا 20 کیلۆ هەنگینی باتێ بەڵام هەنگە کوردیەکە 2 کیلۆ 3 کیلۆ هەنگینێ داتێ بەحقەت ئەمیش خۆی بەوە ماندوو ناکە ئەچی خۆی بەوە ماندووەکە لەبەرەوە یعنی هەنگەکە بەخۆی نەوعەتی هەنگەکەمان مەگەر وەک بڵێ وەک کەلاپور بیهێڵینەوە ئەیناوەکو ئینتاج ئەوانەی کە ئەوانەیکەن زۆر پێشکەوتوترە لەوانەی خۆمان ئەوانەی ئەوان زۆر ئینتاجی باشترە ئێستا هەنگمان هەیە مەسەن ئینتاجی چاکە خواردن کەمەخوا بۆ خۆی تەوان کەمی بۆ بێڵیتۆ ناوپورەکە کیفایەتێکە خواردن کەمەخوا حەجمی گەورەیە ئینتاجی زۆر ئەهێنێت یعنی هەنگوینی زۆر ئەهێنێ مەوادێکی پرۆپۆسی هەیە کۆی ناکاتۆ لە پورەکە قەرەباڵخی کات و ناشرینی بکە یعنی کۆمەڵی مواسەفات هەیە لە هەنگا ئەوان بە هین دروستی ئەەکەن یعنی ئەو مواسەفاتە دروستەکەن نێرەی فڵان شوێنن لەگەڵ مەلکی فڵان شوێن لێکێدەن مەلکی ئەوە ئەبەن بۆ ئەوێ بۆ شێوە ینی هەجین دروستەکەن و بزانن تاقیکردنەوەی لەسەرەکەن بەحسی لەسەرەکەن بزانن کوامەیان ئینتاج باشەدا کوامەیان مواسەفاتی چاکی تیا دروستە بێ ئەوان ئەوە ئینتاجەکەن و بەرهەمیهێنن ئەو کاتە یەن بە وڵاتانی ئێمەش بە مەمنونیەوە لیان وەرەگرین بەڵێ باشترین مێشەنگ چەند کیلۆ هەنگوین دەدا لە ساڵێکە و ئایا ژینگە و بوونی خۆراکێکی باش و ئاوهوایەکی لەبار بەرهەمەکە زیاترەکە زیاترێکا بڵێ ساڵانە ئەگەر پەڵە زوو بدات مەسەن زوو باران ببارێ ئەجا ئەو گوڵانەی کە دروستە بێ ئێستا بۆن منە هەندێک جار گوڵ نێری کەمە هەندێک جار گوڵ نێری زۆرە ئەوە ئەو عواملانش بخۆی تەرسی کاریگەری هەیە هەموو گوڵێک نێرومەی هەیە بۆ هەنگ کامیان باشە مێ بێ یان نێر بێ تەوازن بێ باشترە هەر چکامێکیان بێ هەر زەرری هەیە بەڵام تەوازنەکە باشە وەک یەک بن تقریبن هەتا نزیک بن لە یەکەوە یعنی عەدەدیان زۆر زیانە بێجاری وایە هەر نێر هەیە سەبن منە لە شار باشێر هەڵزەڵن ئەو ساڵی هەڵس نێری نەبێ ئیتر ئەو هەڵسە بە کەڵک نایە بەخۆی بچێتەوە ئەجا تەڵقیحی گوڵەکان لەلایەن هەنگەوە ئەکرێ لەبەرەوە گوڵەکان ئەو بیئەیە هینی هەیە تەسیری هەیە لەسەر ئینتاجی هەنگوین ئەتاوەکو مەسەن ساڵەکەی خۆشتر بێ و نەک هەر زۆر تەڕیش بێت لە بەهاری شارە کۆتاییە هەر باران زۆر ببارێ لە حەدی خۆیان ئێمە ساڵانە ئەتیادی تامانگی 5 بارانمان هەیە لە دوای ئەوە گەر باران بارێ زەرری هێنە ئەو وەرزانەی کە گوڵ و بەرهەمی گیا و ڕوەکەکان زۆر کە من هەریابوونیان نییە ئێمە چۆن ئەم هەنگە لە برسێتی و لە وەکۆڵی خاوبوونەوە لە بەرهەمێنانی هەنگوینەکەیدا بیپارێزی من لە ڤیددیوەیەکدا لە هەرێمی کوردستان بینیم کە جۆرێ لە فلتەریان لە بەردەم دەرگای هینەکە داناوسن بەڵگەکە بۆ گرتنی ئەو هەڵاڵە و دەنگکاڵانانەی کە بە قاچی هەنگەکەەوە کە دەچوە ژوورە لیان دەکردەوە لە کاتی سەرما و نەبوونی گوڵدا پیانەدا ئەمە تا چەند چارەسەرەوە ئێمە لەو کاتانەی کە بەرهەمی ڕووەکی و گوڵی ڕووەکەکان زۆر کەمە چۆن هەنگەکە لە برسێتی و لە بەرهەم وا لێ بکەین لە بەرهەمێنان نەوەستێ طبعا ساڵانە بەخۆی هەنگین فەرقی هەیە نسبەتی هەنگین فەرقی هەیە ساڵ بۆ ئێمە هیچمان لێ وەرنەگرتووە لە هەنگەکە هیچمان یەک کیلۆ هەنگوینی نیاوە پێمان تەنانەت بۆ خۆشمان لەو هەموو هەنگە بەشی خۆی کردو هەر بەشی خۆی کردوێتەوە ساڵیش بووە مەسەن ئینتاجی باشیاوە هەنگێک بە معدل 10 کیلۆ هەنگوینیاوە مەسەن 12 کیلۆیاوە 15 کیلۆیاوە هەنگێک یعنی پورەیە هەنگیان بەسمەوە بە هەنگێک جا ئەو ساڵانەی کە ئینتاج باشە
ئەتوانی ئەو سەئینەدانی مەسیەدەیەدارنی لە بەردەمیا بۆ هەڵاڵەگرتن ئەو هەڵاڵێش وشکی کێتەوە کەپسیکێت و دایبنی بۆ کاتی دوایی چۆن بەکار دەهێنرێتەوە کە ئەم هەڵاڵەیە وشگە بێ دوای ئەم هەڵاڵەیە ئەهاڕی ئەیکەی بە تۆس ئەم هەڵاڵە هەڕاوە لەگەڵ پرۆتین و ڤیتامین و هەندێک لە شەکرە تێکەڵێکیکەیت بە هەویرێک گونکە هەویرێکی بۆدانی بخۆیت لێخوا ئەو هەویرە شل ناکاتەوە ناکرێتەوە بچێتە ناوخانەکانەوە بەڵام لێی ئەخوات شکە تێکەڵ بە هەڵاڵێ هەنگ نانە هەنگە خوا کە بریتە لە هەنگوین و هەڵاڵە ئەم هەنگوین و هەڵاڵەی تۆ بۆ تێکەڵەکەی هەم هەنگوین هەم هەندێک شەکری بۆ تێکی هەم هەندێ هەڵاڵەی بۆ ئاهاڕیت و تێکەڵەکەی تۆ ئیکێتە هەویر ئەم هەویرەی بۆ دانی هەتا زستانەکە تێپەڕێنەوە کێتە بەهار و ئینتاجی گوڵ و ئەوانە دەرەچێتەوە ئەو پێئەژی و ئەتیادی بەڵێکا حاجی پێچکە لە بەرهەمی هەنگوین کە بەرهەمی سەرەکی و وەقڵێ بینرا و بەرجەستەی هەنگە هەنگ چ بەرهەمێکی تر بە مرۆڤ دەبەخشێ واتە چ شتێکی تر لە هەنگ دەکەوێتەوە کە بۆ مرۆڤ وەقڵێ بە سوود بێ یان بوونە لای مرۆڤ نەناسراو بێ طبعا لە هەموو دنیا خستەخانەی خۆی هەیە تایبەت بە هەنگ و مشتقاتی هەنگ تەنها هەنگوین نییە هەنگوین ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ جسمی ئینسان مادەی پرۆپۆلس کە ئێمە پێڵێن بەرەمێ و لە کوردەواریە بەرەمەی پێڵێن ئەو بەرەمێوە تەڵەن شێوازی هەیە بۆ بەکارهێنانی ئەویش بەکارهێنن بۆ کۆمەڵە تەڵەن باشترین هینیتیایە مەزاداتی هەیە بۆ بەکتریا و ڤایرۆسەکان یعنی زۆر 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 ئیسفادەی هەیە پرۆپۆلس دەرەجە یەکی هەیە لە هەنگوینە لە هەنگا اینجا ژەهری هەنگکە مادە سامەکەی هەنگەکە لە وڵاتان ئەیکەن بە دەرزی و بەکارهێنن میوەکەشی هەر بەکارێنرێ بۆ زۆر شت ینی هەنگ ئیسفادەی زۆرە هەڵاڵەکەی بە هەمان شێوە هەڵاڵەکەی لە 125 تا 30 پرۆتینی تایە ئەو هەڵاڵەی کەی هێنن ئەمانە هەموو ئیسفادەیان هەیە لە بواری ئەعشابە بەکارهێنرێن بۆ خەڵکی ئیسفادەی زۆر لێکات زۆر باشە پێم خۆشە بزانم هەنگوین چ سوود و چه قازانجێکی بۆ مرۆڤ یان بڵێن سوودەکانی هەنگوین کاتێک کە ئێمە پێمان وایە هەنگوین خوای گەورە دەفەرمێ شیفایە بۆ مرۆڤەکان و گرنگێکی تایبەتی هەیە لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگێکی بەرچاوی پێدراوە چه سوود و قازانجێکی تەندروستی و جەستەیی بۆ مرۆڤەکان هەیە بەڵێ کاکە ڕێز من خۆم شەکرەمە ئێستا حالیان ئەم شەکرەیە طبعا لە هەنگوینە خێسە بۆ من هەندێک دکتۆر من تەجروبەم هەیە هەندێک دکتۆر ئەڵێن هەنگوین بۆ شەکرە زەرری هەیە ئەو ڕاستچەکە ئەو بۆ قیاسی ئەوەی پێوێ شەکری کلۆکۆز زەرری هەیە بە جسمی ئینسان ئەو شەکری کلۆکۆزی لە ساڵ 22 بۆ 30یە لەبەرەوە ئەوان ئەڵێن زەرری هەیە من ساڵانە هەنگوینی خۆم لە ماڵی خۆمە یەڵاومەتەوە بۆ خۆم هەتا ساڵ ئەگەڕێتەوە هەندێک ساڵ هەبووە نەخۆش داوای لێکردوم ئەو بەشەکەی خۆم داوەتێ نەمماوە ئەو ساڵە کە خۆم هەنگوینم نەخواردووە لەو کۆتاییە هەتا هەنگوین دەرچێتەوە من تەوازنی شەکرەکەم بۆ ڕانەگیراوە بەرز بەتەوە بەردەوامی کاتێ هەنگوینمان دەرچووە دەستم کردێتەوە بە خواردنی هەنگوینەکەی خۆم شەکرەکەم دیسانەوە هاتێتەوە تایمی خۆی و لە حەدی خۆی وەستاوەتەوە کەواتە زۆر خواردنی هەنگوینی ئەسڵ هیچ کاریگەریەکی بۆ شەکرە نییە زۆر خواردنیش نا تەوان هەموو شتێ حەدی خۆی هەیە نەیخۆیت نەزۆریشی لێ بخۆیت حەدی وەسەدەوەڕۆکو لە ئیسلامە وەسەتیەت شتێ بە خوێش بەمان دەم کوردەڵێ وەسەتیەت مهمە خواردنی هەنگوین بە نسبەت زۆر شتێکی باشە و ئیسفادەی زۆری هەیە هەم بۆ شەکرە و هەم بۆ باقی نەخۆشیەکانی ترێسا هەنگوین خەلای سەرەتانیە کوژێ یعنی هەر خەلەیەکی هەر کەسی هەنگوین بخوا خەلای سەرەتانی کەمەکاتەوە هەنگوینە لە جسمی و کەسە لەبەرەوە کۆمەڵە شتی تریش هەیە ئێستا بۆ منە ئێمە مناڵەکانمان کە نەخۆشەکەی قورگیانێشتێ یا کۆکیانە تۆزە هەنگوینیان بوو لەگەڵ ئاوی هینە ئاوی لیمۆ بۆ تێکەڵەکەینێکین وە شەربەتێک و ئەیەنینێ تەواوەتی پێویستی بە عیلاج و شروع بوو بابەتەکانی نییە پێی چاکە بێ یەکسەر پاشەوە بە قسێکشمان لەبیر نەچێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەیانیان هەنگوینی توانێتەوە کردێتێ شەربەتێک و خواردوێتی ئەم گیراوەیە ئەم شەربەتە هەموو جسم داماڵێ لە ئەو میکرۆب و نەخۆشی و ناڕەحەتیانی کە تایەتی زۆر باشە کە حەجی جەنابەت چەند ساڵە بۆ منە تێکەڵی و بەرخوردت لەگەڵ هەنگدا هەیە وە کۆڵێ بە خێوکەری هەنگی تو هەنگت ناسیوە من لە ساڵی 95ەوە هەنگم هەیە 23 ساڵەکە تقریبا 23 ساڵەکە بەڵام لێو لەو یەک دو ساڵی ئەوڵەیە کەمم هەبوو بەڵام تر تقریبا 20 ساڵی تەواوە من مەشروعی گەورەم هەیە و هەنگەکانم گەرمیان و کوێستان پێەکەم
لێرە لە گەرمیانیش شوێنم هەیە لە کوێستانەکانی شوێنم هەیە کە چەند شوێنێکم هەیە کە تیامادا ناون هەنگەکان تقریبا 23 ساڵە من خەریکیان کاتی بەرنامەکەم زۆر کەیماوە پێم خۆشە بزانم لەماوەی ئەم 23 ساڵەدا چ چیرۆکێک چ شتێکی سەرنجڕاکێش لە نێو هەنگدا من بۆ بەرچاوڕوونی جەنابەت یەکێک لە جوتیارەکانی هەنگ دەڵێ کەوتایی پاییز کە هەنگەکەم بڕیوە ئەو کاتە سنووق و شت نەبووە ئەو کللورەیە بووە دەڵێ سیرەکەم تۆپێکی خڕ لە نێو کللورەی هەنگەکەدایە و سەیاچی سیرم کردووە نە بەم کوونە بچووکەدا ئەمە چۆتە ژوور نە هیچ دوایی کە شکاندومە سیرەکەم پاژماوەی مشکێکی تۆپیوە کە بە کوونەکەدا چۆتە ژوورەوە هەنگەکان پێوەیاندا و کوشتیان بەڵام بۆەوەی نێو شارەکەشیان پیس نەبێ هاتوون بەم مۆمەی خۆیان وەکوڵهینیان مۆمیایان کردو بۆی هەم نێو شارەکەشیان بپارێزن و هەم پیسیش نەبێ خۆت چ شتێکی سەرنجڕاکێش لەمە هەر ئەوە منشویستم ئەوە باسکەم ئەوە بخۆی زۆر سەرنجڕاکێش بوو من مشک نا بەڵام پەپولە هەیە پەپولە فەڕاشەتی سمسمی پێڵن پەپولێکی گەورەیە تقریبن ئەوەندە ئەبێت خۆیکا بە ژوورەوە بۆ خواردنی هەنگوین ئەم پەپولەیە هێنا بوویان لە شوێنێکە حەسریان کردبوو اینجا هەنگوین بە خۆی حرارەت ئەدا بە جسم ئەم هەنگانە چیەکەن ئەم هەنگوینە ئەخۆن کاتێک کە باڵەکانیان ئاوا لێکن ماسوولکەکان ئەجوڵێنن ئەو خواردن ئەو هەنگوینە ئەو شەکرە و شیرینی هەنگوینە ئەگۆڕێ بۆ تاقەیەکی گەرمی ئەم سنگیان کە ئەنێن بە زەردەواڵەوە ها زەردەواڵەکە ئەچێ ئەیگرن سنگی پێوانێن و باڵیان داوا لەکەن تاقەیەوەک هیتەرێک دروستە بێ لە سنگیانە بۆ وشکردنەوەی ئەو شتێکە گرتویانە من ئەو فەڕاشەتە سمسمەم بینی وشکیان کردبووە وشک زەردەواڵە چەندین جارە بینم کە ئاوا دەسێمی حچی ئەبێ بە تۆز بەدەستمەوە هیچ نەرمیتیان نامێنێ هیچ ڕدوبەتێکی تیان نایڵن وشکی ئەەکەنەوە مشکیش بامان شێوە بینیومە لە هەندێک شوێناکە دایان بەزانوە لە ئەنتەرنێت کە وشک کراوەتەوە کاتێک کە وشکی ئەەکەنەوە ئەم هێنە بۆی بۆگەن نەکا وشکێکەکەنەوە دوایش بە مادەی پرۆپۆز ئەو مادەی کەوتم دژی هەموو ڤایرۆس و میکرۆباتێکە بەو مادەیە جوان سواقی ئەدەن ئەو هەر ئەو مۆمیایەشە کە کاتی خۆی فیرعونیەکان جستەکانی خۆیانان پێ مۆمیا کردو هەر بەو مادەی پرۆپۆسێ مۆمیایان کردو ئەو مۆمیاکردنە مۆمیایەکەن و لە قەراغێکە حەسرێکەکەن بۆ ئەوی کە ئەم هینە بۆن دەرنەکات و نەبێتە ئاسەوارێکی خراپ لە ناوپورەکە کە حاجیان زۆر سپاس دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئینشەڵا هەمیشە لە لووتکە و لە بڵندی تابینەوە سەری کورد و کوردستانیش بەسکەنەوە قوربانم بێوەیبی ئێمەش زۆر سپاسی کەناڵی پەیامەکەین بۆ ئەم دەرفەتە کە ڕەخسانی هەندێک باس لە کۆنگرە و لە ئاساوارەکانی کۆنگرە بکەین و زۆر سپاسی بینەرانیشەکەین کە تاوایان کردین بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان مای شانازی و شەرەفی گەورەیە بۆ کورد و کوردستان کە بەرهەمی هەنگوین و 2 ساڵی یەک لە دوایەکە لە کۆنگرەی وڵاتانی عەرەبدا دەبێتە یەکەم ومێ دەکەین ئینشەڵا هەمیشە لە لووتکە و لە بڵندیدا بوەستێتەوە و حکومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکانیش وەکۆڵێ بە گرنگیەوە چاو لەم بەرهەمەمان بکەن و ئەوەندەی لە خەمی نەوت و بیرە نەوت و نەوتی ڕەشدان لایەک لە بەرهەمی کشت و کاڵ و بەرهەمی هەنگیش بکەنەوە با بۆەوەی ئەگەر لە داهاتوودا هەر نەوتەکەیان لە کیس جوو بتوانن هیچ نەبێ بە بەرهەمی هەنگوین داهاتووی ئەم میلەتە و نەوەکانی ئەم میلەتە بەڕێوە بەرن و بۆ کۆڵێ بۆنی نەوتی ڕەش هەمیشە کوێر و کەڕ و لاڵیان نەکات تا بە یەگەشتنەوەیەکتر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ